بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵ و شادومانین بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەوی شاد دەبینەوە لە پێشەنگای نێودەوڵەتی هەولێرین بۆ کتێب. جا من دەچمە لای بەشێ لەو سەردانیکەرانەی کە هاتوون بۆ پێشەنگا لێیان دەپرسم لەگەڵ خوێندنەوەیە چۆنن بەگشتی و چەندێک ئێمە دەتوانین لە ڕێگای خوێندنەوە معریفەتی خۆمان بەهێزتر بکەین، زیاتر خۆمان شارەزای بابەتەکان بکەین و خوێندنەوە چ سوودێک بە مرۆڤ دەگەێنێ. چونکە بێگومان ئەوانەی کە دەخوێندنەوە دەبێت جیاوازیان هەبێ لەگەڵ ئەوانەی کە ناخوێنەوە. هەردوو چاوم عەلەیکوم سەلام تای منی. جا من دەچمە لای بەشێک لەو هاوڵاتیانە با بزانم ئەوان بەگشتی لەگەڵ خوێندنەوەیە چۆنن و چەندێکیش مرۆڤ دەتوانێت لە ڕێگای خوێندنەوە زانیاریەکانی زۆرتر بکە، فراوانتر بکە. بێگومان ئەگە بتەوێت خێزانێکی بەختەوەرت هەبێ دەبێت بخوێنیەوە، دەبێت بزانی خێزانی سەرکەوتوو چۆنە. ئەگەر بتەوێت قوتابیەکی سەرکەوتوو بێگومان دەبێت بزانی قوتابی سەرکەوتوو چۆنە و جێبەجێشی بکەیت. و ئەگەر بتەوێت پێشکەشکارێکی بۆ نمونە سەرکەوتووبی دەبێت بخوێنیەوە لەو بوارەی خۆت. جا لە هەموو بوارەکان من دەچمە لای بەشێ لەو هاوڵاتیانە و سەردانیکەرانەی کاتون بۆ پێشەنگا ئێوەش لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن. بەگشتی لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ باش شكرا الحمد لله بخير بن صراحة خوێندنەوە کاتێک کە ئەبێتە بەشێک لە ژیانی ئینسانی ئینسان ناتوانێت لێدا ببڕێ. ئەمە فەزلی خوای پەروەردگارە جەل جەلاله و سوپاس خوای پەروەردگاری لەسەرەکەین کە ئەو نعمەتەی لەگەڵ ئەمە کردیە. لە ئەو کاتانەی کە دێین لەناو کتابە بین لەگەڵ ئەهلی کتێبە بین ئەو ڕۆژەوان ڕۆژەکانی جیاوازترە لەگەڵ ڕۆژەکانی دیکە بەڕاستی. مامۆستا با بزانم دکتۆر گیان چەندێت خوێندۆتەوە لەسەر سەلاحەدینی ئەیوبی و کەسایەتێکی چۆنیش بۆ لە مێژووە؟ ئەوە قەدرێکی هەندێکەیە ئەو پرسیارەیەکەی ئەوە یەکێکن لەو دوو کتێبانەی کە لە دوو برای بەڕێزم پێگە و ڕۆڵی کورد لە دەوڵەتی ئەیوبیدا سەلاحەدینی ئەیوبی لە نێوان زوهد و سەرکردایەتیدا ئەوە هەردووچیان لە برادرێکم کڕینە. طبعاً سەلاحەدینی ئەیوبی بەشێکی گەورەی تاریخی ئیسلامیە، ناکرێ مەتەلەن تاریخی ئیسلامی بخوێندرێتەوە بەبێ سەلاحەدینی ئەیوبی. برای بەڕێزم کاک شەفیقی حاجی خدر کتێبێکی وەرجێڕایە لە زمانی ئینگلیزیە گەر غەڵەت نەبم یان لە هۆڵەندیا لەو دوانە زۆری تاکید نیمە لێم تاکید نەکردوس پێمما بە ئینگلیزیە لەسەر سەلاحەدینی ئەیوبی ئەو شو بەیەکەوە بووین. ئاسەوەی کردگوتی کورد لە مێژوودا ئەبێ شانازی بە سەلاحەدینی ئەیوبی بکە، چونکە مەسەلەی قیادی بوون تایبەتمەندیە. بۆی بەڕاستی خوێندنەوە لەسەر سەلاحەدینی ئەیوبی بەشێکە لە خوێندنەوەی مێژوو. طبعاً ئینسان ئەگەر بێت و بیەوێت لە سەلاحەدینی ئەیوبی شارەزابی حتمەن ئەبێ پێ حەدەسەکانی پێشی سەلاحەدینی ئەیوبی و دوای سەلاحەدینی ئەیوبیش بخوێنێتەوە، چونکە سەلاحەدینی ئەیوبی بەشێکە لەو مێژووە دوور و درێژەی کە هاتووە. کاردانەوەی مێژووە واقعێکە کە کۆمەلگای ئیسلامی تێدا تێپەڕیوە، ڕۆڵێکی ئیجابی تێدا هەبووە. سەراحەتەن من مهتەم بوویمە بۆ بابەتەی وەگەڕاومەتەوە سەر کتێبەکەی ذەهەبی لە سیەر و ئەعلام النوبەلا، لە مەقریزی، لە کامل في التاريخي ابن الأثيري وكتابكي تغري أتابجي، يعني أوانا أو سرساواني كمعتمدا ورسائل قاضي فاضلي كلقلي دابوا يسالي كتابي كبو صراحة هي كاتبي أصفهاني وكاتبي خويتي الخريدة القصر وفريدة العصر دعاء ملوك سهل بك أخوي پروردگار إن شاء الله دستبري بكين تشكيك كلا كتابنا ناوازونا بكان أو كتابنا و كتاباني كميجونوش لسريان نوسينا تواني تبانا تاوك حدا زور دراسي بكين استفادة لا جاني بكين دوينه دار الصفحات كتابي هنا بو تايبت لسر جاني باوشي لسر جاني باوشي أو ورور رولي لدرس كردني أو خانوادية ولا قريني روداوة السياسي سربازيكان لدفري عراق وموصل وسوريا ومصر وفلسطين. دكتور جان ئەم پرسیارە زۆر دەکرێ دەگوترێ بۆچی ئێمە شانازی بە سەلاحەدینی ئەیوبی بکەین لە بەرچی لە پێناوچی لەبەرەوەی کوردە، يعني بكورترين مختصر يعني تو أستاذ بختان كردن ولا همان كات دليدان وناشرين كردن الرمز وسر كردكاني ولات حقوايا بجريمة دا بندري حقوايا بتاواني شي جورة دا بندري
باشە ئەتوو ئەگەر بێت و شانازی بە سەلاحەددینی ئەیوبیوە نەکەی، شانازی بە سەرکردە سیاسەکانتەوە نەکەی، شانازی بە سەرکردە زانستەکانتەوە نەکەی، ئەی باشە پێم ناڵێ مێژوو بۆچی ئەنووسرێتەوە؟ مێژوو بۆەوە ئەنووسرێتەوە تاکو بتانی تۆ ڕەمزەکانی بکەیتە قدوە بۆ جیلی داهاتوو، وەروە لە هەڵەکانی مێژوو ئیسیفادە بکەی تاکو لە قۆناغەکانی داهاتوودا دووبارەیان نەکەیتەوە تاکو بەردەوام لە پەڕاوێزی مێژوو خاڵە سلبیەکانی ژیانە ئیسیفادە بکەیت لە پەڕاوێزی مێژوو نەژی. یعنی کەواتە تو لێرە ئەگەر بێت و ئەمە ئەوانە هەمووی تەرک بکەین کەواتە ناتوانین گەلێک بین جێپەنجەمان دیاربی لەسەر ڕووداوەکانی منتەقەکە و هەروەها کۆمەلگای خۆمان دەرەوەی کۆمەلگای خۆمان و هەروەها ڕووداوە نێودەوڵەتەکانیش. لێ دەڵێن کەسێک ئەگەر بێت و مێژووی نەبی بوونی نییە، داهاتووشی نییە، بە تەکید و دڵنیاییەوە. وێ خەڵکان مێژوویان نییە مێژووی لۆ خۆ دروستەکەن. چۆن نەکری ئێمە مێژوومان هەبی حاشایی لە مێژووی خۆمان بکەین. کارەساتێکی گەورەیە. دکتۆر جان هەبە کورتی کۆتا پرسیارم ئەوەیە لە بەڕێزت بۆچی لە هەرێمی کوردستان بە تایبەتی خەڵکانێک کە هەڵگری با بڵێن بەشێک لەو خەڵکە کە هەڵگری بیرێکی چەپیان هەڵگری بیری ئەلمانیەتە دەیانوێ لە کەسایەتی و کەسا کەم بکەنەوە. سێ هۆکار هەن. یەکەمین نەخوێندەواری و شارەزا نەبوون، چونکە تۆ کاتێک کە هەڵگری ئایدیایەکی فکرەیەکی بە دڵنیاییەوە تەنها چاوتی یەک ڕووی بابەتەکان نەبینی، دوو دەکەویەوە لە مۆزوعات و لە بابەتی بوون و لە زانستی بوون. هۆکاری دووەمین وەک لە یەکی چاوپێکەوتنەکانی دیکەشم باس کردێ بەنجی ڕابردوو بەری نەداینە. یعنی لە ڕابردوودا یەک لە شێوازەکانی مسەقف بوون و ڕۆشنبیر بوون ئەوەیە کە ئەتۆ بتانی جنێو بدەیت، بتانی دژی ئیسلام ڕابوەستی، بتانی نوێژ نەکەی، بتانی سیمایەکی دینیت پێوە نەبی. ئێ بابەتەکان گۆڕان و حقیقەتەکان دیارکەوتن و جیلێکی دیکە دروست بووە و ئەوە لە ڕابردوو ئەژن. سێمینیش لەو هۆکارانەی کە ئەو بابەتەیە خۆی لە فەلسفەی لیبرالیەتی حاکم لە قراراتەکانی دنیاە وەکەوەی مستەشریقەکان باسی ئەکەن زۆر زارە قسەمان دووبارە کردیتەوە دەڵێ ئەگەر ویستت کۆمەلگایەک بڕوخێنی ئەوە لە سێ تەوەرانی بدا، یەکەمین لە ڕەمزەکانی بدا چە تو کاتێکی قودوە نەما کاتێکە قودوە نەما جیلەکانت لەسەر چ ئەساسێک پەروەردە ئەکەی تافیهەکان ئەوانەی صاحبی بیردۆزیەکی پوچگەرایی ناکەس بەچەکان ئەبن بە ڕقەم ئەبن بە وەکەوەی ئەبن بە قودووە ئەبن بە ڕەمز هەتاوەکو خەڵک چاویان لێ بکە ئێکابرای پوچیش چی تێدا چی داگبانێت هەکبەیدانی هەتاوەکووە تو بتوانانی سبینێک کۆمەلگا لە سەشتە جوانەکانی ئەو پەروەردە ببی. ئەوە شێکێکە لەو بابەتانی کە کۆمەلگای ئێمەش بەشێکە لە گۆڕانکاریەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بۆی ئەو فەلسەفاتانی کە ئێستا دەیانەوێت لە بڕیارەکانی نێودەوڵەتیە تەحەکوم بکەن بە تایبەتی لە ڕووی کۆمەڵایەتی و هەروەها لە ڕووی پەروەردەیەوە هەمان کاریگەریشی لەسەر کۆمەلگای کوردی هەیە. جا لەوانەیە خەڵکێک بە دوای نانێکی سەوردا بگەڕێ ئەمەیان دەواازەیەکی باش. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مابزان بەگشتی لەگەڵ خوێندنەوەی چۆنی؟ والله باشن باش بەو دەرەجەیەش نەبەس باشی. ڕۆژانە دەخوێنیەوە؟ إن شاء الله. زۆر باشە. ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ بەخوای يعني زەدوەلی خۆمان دیارە. يعني نيو ساعتك ئەوها بحکم ئێوەی ماڵ و منداڵیشمانەیە. ڕۆژێک بۆ ئێوە قورسترا؟ ئارێ وەڵا. هەم ئامادەکردنی خواردن و ماڵ پاکردنەوە؟ بەتەئکید ئەومان لەسەر. چۆن بتوانین ڕۆژانە خوێندنەوەمان زیاد بکەین؟ بەخوای ئەگەر زەدوەلمان هەبی لە ماڵێ دەتوانین یعنی پەروەردەی خۆمان پەروەردەی ماڵ و منداڵمان و هاوسەرەکانیشمان لەگەڵ یعنی پشتگیریمان بکەن لۆ هەندێک زۆر باشە الحەمدولله پشتگیریمانە و هاوکارمانە. چونکە خەڵکانێکمان هەن کاتەکانیان بە فیڕۆ دەدەن لە شتی لاوەچیە سەرفی دەکەن چەند گرینگە ئەو کاتانە ئێمە بە دەرفەتی بزانین بۆی بخوێنین و زانیاری و زانستمان زیاتر بکەین. بەخوای کتێب باشترین هاوڕێیە یعنی واش باشترە ئەوەندەی بە موبایلەوە خەریک بین خەریکی دیراساتی دینی بین زۆر باشترە ئیسفادەشی دەبی لێ بۆ خۆمان و خاو خێزانمان. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. بابزانم لەگەڵ خوێندنەوەی چۆنی؟ الحمدلله زۆر باشین بەس ناگاتە ئەو باشێک کە کتێب پێویستی بەمەیە. چۆن دەخوێنیەوە و چەند دەخوێنیەوە؟ ئەو کاتانێک کە پێویستم پێەیە و نامەوێت کەس زۆر کاتەیە ئەمە کە دەمانوێت کەسێک یارمەتیمان بدەیان قسەکمان لە بۆ کاتن تووشی مەوقیفەکەت دەکاتن بەڵام کتێب وانە
دەتێ بەبێ دەنجی لەسەر خۆی ئەوەی کە دەتەوێت ئەگەر ئەوەی ناشتەوێ پێ دەڵێتن ئەو کاتانێک کە زۆر پێویستم پێەیە بەڵێ دەیخوێنمەوە بەڵام ئەو چەند ساڵێک کە تێکەڵ بە سوۆسیال میدیای بووینە بڕەکەم تەرخەم بووینە. چۆن وا بکەین بەکارهێنانی سوشال میدیامان کەم بکەینەوە زیاتر گرنگی بە خوێندن بدەین؟ دەتوانین هۆکار زۆریان ڕێگە چارە زۆرە بەس ئەوەی کە پێویستەوە دەگەڕێتەوە سەر خودی خۆت. ئەگەر عفوان ئەگەر بینەوە سەر خاڵی یەکەم کتێب کە تا چەند پێویستەمە بخوێنەوە یەکەم وشێکە لە ئاسمان هاتە خوارێ خوای گەورە بۆ پێغەمبەری نارد صلی الله علیه وسلم وتی بخوێنن ئیقرا کەواتە ئێمە هەر چەندی بخوێنەوە هێشتا کەمە. ڕۆژانە دەتوانم بڵێم چەند دەخوێنیەوە نیو سەعاتە سەعاتێکە یان ڕۆژەیە نایخوێنیەوە چۆن؟ بابەت دەزانی بۆ نووستا و بابەتە ڕەنگە 2 سەعات بوێ ئەتو کە خینتەوە وازی لێ نەینی و بابەت بە نیو سەعاتی تێدەگەی و پەیامەکەی دەگاتن. شەوان دەخوێنەوەیان بەیانیان زوو یان دوای نێوەڕۆ چ کاتێک؟ بە حکمی ئەوەی داوا من هەیە بە ڕۆژ هیلاکوین و مادینە زیاتر شەوان ئارامترە بۆ خوێندنەوەی. خوێندنەوە ڕێگایەکی زۆر باش و دروستە بۆ ئێمە معریفەتمان زیاتر بکەین. بێگومان هەر لە سەرتاوە باسم کرد مامۆستایەکی لەسەر خۆیە دەیەوێ ئەگەر تێکەڵی ئەو خەڵکەی بیکە لێرەیە بڕۆ قسەیان لەگە بکە ئەوەی کە کتێبی دەخینتەوە زیاتر شێوازی قسەکردنەکەی دیارە ئەوەی کە کەمیش دەخینتەوە یاخود بەس لە بۆ ڕواڵەتە جیاوازترەوە ها قسەکانی وەکو من تێکەڵەکە. ئەو جەوەی کو دەبینی؟ والله الحمد لله زەوەکە خۆشە لەبارە ینی پڕبژێری خەڵک هاتێ لە بۆ کتاب و کتابکڕین و شتیوە ئەوەی تێبینیم کردیە ئەو شوێنانێک کە کتابی ئاینی تێدا زیاتر خەڵک لەوێن کتابەکانیان لەبەر نازم دیارە کتابەکان بە پێزن ینی سوودی هەیە لە بۆ خەڵک. بە خۆت لەگەڵ خوێنەوەیە چۆن؟ بە قورعان تا حدێک باشم تا حدێک. چی دەخوێنیەوە؟ والله حتممە کتابە ئاینیەکان زیاتر ئەوانی کە زیاتر لایانی ڕۆشنبیری و فکری تێدا. ئەو ڕۆ هیچ کتێبەکەت بە دیاری وەرگرتیە یان ئامادەت کردێ بە دیاری بدەیە کەسێک؟ والله لەگە منداڵان هاتیمە خێزانەوە کتابمان کڕیە بەڕێزی. چەند گرینگە ئێمە ڕۆژانە کاتەکانی خۆمان زیاتر بەخوێنەوە سەرقاڵ بکەین نەک بە سوۆسیال میدیا؟ حتمما وایە کتاب خوێندنەوە ئینسان چەند کتابی بخوێنێتەوە ڕۆشنبیرتر دەبیتن و فکرە و بۆچوونەکانی زیاتر دەبی. سوۆسیال میدیاش بەڕاستی حتمما پانتایی ئەوەی داگیر کردی خەڵک زیاتر پێ مەشغوڵە ئەوەش یعنی کاتەکان زۆر بە فیڕۆ دەدا یعنی بەڕاستی کتاب خوێندنەوە زیاتر تام و چێژی زیاترە ئەوەی کە لە سەوەڕەقەی دەخینیەوە تام و چێژی زیاترەوەی کە لە سوۆسیال میدیا متابعە دەکەی و حتمما ناو یەک لەو کتێبانم پێ برێ کە زۆر ئیسفادە لێ کردیان. بە قورعان ناتوانانی سەر تەحدید بکەم. بەڕێز. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته بخير. ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار ئەوە پێنج. بەڵێ. با بزانم لەگەڵ خوێندنەوەیە چۆنی؟ ئێمەی فەقێ کەوا خوای تێبارەوە و تەعالە ئەجر و سەوابێکی گەورەی لە مامۆستایان ناوە کە ئەویش ئەجرەکە و سەوابەکە گەورەیەکەی ئەوەیە کە دەبن بە وارسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش ئەگەر قبول بکرێن. ئێمە کە تەلیفی ئەم کتێبانە دەبینین بەڕاستی کە سەیری دەکەین ئەم عالیمە گەورانە ئەم پیاوە چاک و گەورانە کە دانەری ئەم کتێبە جوان و ئەم کتێبە بە نرخ و بە گەورانە بووینە بەزەدی ئینسان کە سەیریان دەکەوت تەماشایان دەکە لەگە زیری و سەردەمی وان لەگەڵ ئێستا کە زۆرمان فەرق هەبووە. وەکو بابەتی پرسیارە کەسە نابەت کردن وەکو مەسەلەی خوێندنەوە ئەمە بابەتی کتێبەکانی منهەجی مەلایەتی ئێستا ئەمەیان نەکەیشان ئەمە شەرحی ئیبن زەجا کتێبێکی نەحویە کە لە منهەجی مەلایەتیدا پێویستە هەموو فەقێیەک بخوێنی ناو حوزرەکاندا. بۆ نمونە ئەمەیان ئێستا تەسریفی مەلا عەلیە کتێبێکی سەرفە ئەمەیان شەرحێکە ئێستا تەسریفی مەلا عەلی باقی کتێبەکانی کە بڕۆ دوێ هەموویان ماشاءالله یعنی لەناو حوزرە و فەقێیاتیدا ئەوەی کەوا لەناو حوزرە و فەقێیاتیدا گەورە بووبی بەڕاستی لە ڕووی ئەدەب و لە ڕووی علم و لە ڕووی قسەکردن و ناتقێت شو هەمووی فەرقی هەیە لەگەڵ جامیعەکان لەگەڵ هەموو شوێنەکاندا فەرقی هەیە. پێوە دیارە زۆر بەباش بە زەقی پێوە دیارە سەیر دەکەین کەسێکی جامیعە بینین لە بەرامبەر کەسێک کەوا فەقێ بێ لە حوزرە پێ بگا زۆری فەرقە لە ڕووی قسەکردن لە ڕووی تەحاملکردن لە ڕووی شێوازی گەیاندنی ئەم ئاینە پیرۆزە کە بە خەڵکی ڕادەگەینی
کابرایەکەوە گەنجێک کەوا چی لە جامیعەی شەریعە کەوا پێ دەگا ئەمەشان هەر گەورەی ئەمە علمی تێدا هەیە بەڵام ئەم ئاکار و ئەدەب و ئەخلاقی کەوا لایەنی مامۆستا کە دادەنیشی کە ئەو فەقیهەیە کە چۆک دادەنێ و سەر نزم دەکە بۆ ئەم عیلمە بەڕاستی ئەجر و سەوابێکی زۆر گەورەی دەرێزۆ پلەپاوی زۆر زۆری فەرقە هەوەکو فەقری عالەمە فەرمێ صلی الله تعالی عليه وسلم مەلائکەت باری خۆی لە بۆ تاڵێب علم ڕادەشێش تاکە شخص لە بۆ چێ ئەو کەسێک کاتە زێگرۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆ ئەمەش لە دنیای هەر هەمووی عیلمە بەڵام بەڕاستی دەرێزە و پلەپاوی فەقی زۆر زۆر گەورەی بابزانم ئێوە چەند دەخوێنەوە بە تایبەتی ئێوە کە فەقێنە ئەو 24 کاتژمێرەی هەتانە چۆن بەڕێ دەکەن وڵی بەیانیان عادەتەن دوای نوێژی بەیانی بالەو کات دەست پێ بکەین ئەو کات باشە دوای نوێژی بەیانیمان زۆربەی بەعسێ فەقیەکان خەوتنەوەیان نییە خەریکی سەعیکردن و دەست و دەوری ئەو کتێبن کەوا دەخوێنن و دوای نوێژی بەیانی کە خەوتنەوەیان نەبوو ئەو کات ئیدی عادەتە نانی بەیانی حازر دەکرێ و وەکو عادەتی خەڵکی و فەقێکمە هەدەستێتەوەی نانی بەیانی حازر دەکات دوای ئەوە بەیانی کە مامۆستادە لە بۆ دەرس هەتا وەکو نیوەڕۆ دەرسەکان لە لای مامۆستا دەخوێنین دادەنیشین لەسەر چۆک و بە شانازی و بە فەخر و لە لای مامۆستای خۆمان دادەنیشین دوای ئەوە دوای نوێژە نیوەڕۆ کە نان دەخورێتن ئەوانە ئەزەکە فەقی کەمێکماندی بوو ئیسراحەت دەکا دوای ئیسراحەت لە پاشی عەسر چەند پەڕی قورئان دەخوێنی لە پاشی ئەوە دواتر سەعی دەرس و دەور و هەتا ئەوەکو نیوەی شەو سەعات 10:30 ئەو کات پاشیان ژینەکە ئیسراحەتی خۆی دەکا وەکو منهەجی ئەوەی منهەجی حوزریە دەخوێنی وەکو کتێبی خارجی لە هیچ فەقێک بنع نەکراوە هەرچی فەقێبی لە هەموو کتێبەکان بوارە شارەزایەکانی الحەمدولillah زۆر فەقێشەیە زۆربەی کتێبەکانی ئەم پیاوە چاکانەشی هەر هەمووی تەواو کردووە لا ئێزای ئێستا خۆشم هەر خەریکم کتێبێکم لە دەستا کەوا بیخوێنمە ئێستا ئەم کتێبەی کەوا باسی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هی مامۆستای هەرتەلیە کە تقریبا ئێستا کە نزیکەی 3 جار دەیخوێنمەوە زۆر ئیسفادە لە مەنهەجەکانی مامۆستای هەرتەلی کردووە بابزانم لێرەوە چیمان پێ دەڵێ بۆ گەنجانەی زۆر سۆشیال میدیا بەکاردێنن کەم دەخوێننەوە وەڵای داواکارم پێشەرشی لە خوای تەبارەک و تەعالا کەوا ڕێنیشان دەربی لە بۆ ئومەتی پێغەمبەری خوا بە جەمعی نەوەک لە بەر گەنجەکان شەبابەکان لە بۆ هەر هەمویان چکە لەبەر ئەوەیکەوە ئەو گەنجەیەکەوە سۆشیال میدیاش بەکاردێنی هەمان بەتەمەنەکانیشن ئەوانش هەر بەکاردێنن داواکارم لیان لە خاپی ڕەحمەتی خوای تەبارەک و تەعالا خۆیان غافڵ نەکەن ئێستا پێدا بووە لە PDF دەخوێنەوە ئەمەی کەوا لەسەر وەرەقە نووسراوەتەوە تەبع دەکرێ بەرەکەتەکە شێوازەکەی زۆری فەرقەکەەوە لەوە لەسەر کتێب دەخوێنیتەوە زۆری فەرقە داواکارم لە هەموو مسلمانان داواکار لە هەموو ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام با چاوەک بە حاڵی خۆیان دابەخشێنەوە کۆتا بسیارم لە تۆی فەقێ ئەوەیە ساڵانە دەگاتە چەند کتێب کە دەیخوێنیەوە واللهی بەعادەت ناتانم بیان ژمێرم زۆرە ناتوانم کتێب بەخوای تقریبا 35 کتێبێک زیاتریش بەڵام ئەمن چۆن دەیخوێنمەوە بە جارێک نەلی ناگەڕم بە 3 جار زیاتر ئەو تەواوی دەکەم لەسەری دەڕۆم لەبەر ئەوەی بە 1 جار هەموو شتێک زەبت نابێ زەحمەتە خاصن لەو ظروف زەمانی ئێستاکە باشی باشم لەخوا بە زیاد بێ بابزانم دەخوێنیەوە لەگەڵ خوێنەوەیان چۆنی باشم ئەیا ڕەبیار باش بێ چ کتێبەکەت کڕیە ئەوانم کردە ئەوانت کرد بابزانم سکڕی یەک دقەیە ئەڵڵا بسم الله بەخوا کتێ مامۆستا گیان ئەمە کتێبی فەقییانە وایە چەند ساڵە بووە فەقێ ساڵەکە بەڵێ ئەیا ڕەبی تەمەەن درێژ بی ئینشەڵڵا خوا سەلامەت و سەرکەوتوتکە بابزانم لە فەقیهاتیا چۆن دەرس دەخوێنن دەستەکانتان چۆنە چی و چی دەخوێنن وڵای یەکەم جاری قورئانە دوای ئەحمەدیە بینایە ئەوانێ قورئانیش دەخوێنن بەڵێ چەندت هەوڵ داوە قورئان بەباشی بخوێنی زۆر ئەیا فەرین ئێستا ئەو دەرسانەی کە دەخوێنن نەحوە سەرفە چی دیکەیە نەحو سەرف ئەوانێ ئەیا فەرین دەستت خۆش بێ دوعا بکە خوای گەورە بەردەوامیت پێت بەخشێ و سەرکەوتوو بی ئینشەڵڵا دەستت خۆش بێ مامۆستا گیان تۆش دوعامان بۆ بکە خوا سەرکەوتوت بکە بابزانم لەگەڵ خوێندنەوەیە چۆنی وڵا باشە زۆر خۆشە ماشەڵڵا دەخوێنیەوە بەرەنس زۆر باشە یا فەرین چی دەخوێنیەوە لا کتابی جهت ئەیا فەرین صفەت قەریب و قورئان و ئەوانە ئەیا فەرین دەستت خۆش بێ بابزانم بێجگە لە ئێوەی کە ئێستا تۆ فەقی هەست دەکەم کرا و شکل و جلوبەرگت لە فەقییان دەچێت بەڵانس فەقی بەڵانس بابزانم لە فەقیاتی چی دەخوێنن
صفة قريب القرآن ئەوە قۆناغی یەکەمیتی سەرتا دەبێت چی بخوێنین سرتها بس قرآن واصل بەس قورآن بله زۆر باشە ئەی واست لە بابزان و قوتابخانە هێناوە نخير مامس كتابخانة وفقيات شكر ئەفەرین لە قوتابخانەیە چۆنی والله زور باش الحمد لله مامس ئەیاخۆ باش بی خوا سەرکەوتوت کە بابزانم لەگەڵ چێە دەچێ فەقەیاتی براتە باوکتە مناسبة تانية لقوا فقيانا هذا شغل خزمة بابزان فەقەیاتی خۆشترە یاخود قوتابخانە نسأل الله فقياتي فەقەیاتی خۆشترە والله مرتاحتری أي والله الحمد لله ئەیاخوا خی گەورە سەرکەوتوت کە مامۆستا سەلام عەلیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماشەڵڵا ئەمە یەک و ئەمە دوان و سێ و چوار و پێنج و شەش و ئەم هەموو فەقەیە لە دەورە والله ده خدمة زناتنا. قوربانی تو بم فەقەیەکان لەگەڵ خوێندنەوەی چۆنن الحمد لله باشن فقيه منهجي خوي هي مراحله مرحلة كان دبرنو والحمد لله باشن لخوين دوي فضل خوي جوري. لەخوا بەزیاد ربي السلام. مامۆستا فەقێ دەبێت سەرەتا چی بخوێنێ چۆن دەست پێ دەکا و چۆن تەواو دەکا فقيه بخوي لسرتا وهل لجر بدايتك قرآني تواوكر دس بأحمدي دكا ولا كاتي أحمدي وعوامله إثر أو كتاب سرتايانا دس بيدكاتن ورده تا دسنا بابته كان منهزة كان دبي توابكاتن مامۆستا داتان ناوە بە چەند ساڵ فەقەیاتی تەواو دەکا حسب أو فقيه كده خوينيتن فقيه زو تواو دبي لبروي زكاوتي باشر وزيرك وأخوي هلاك دكا فقيه شيء تأخير دبيتن بحكم حسب أوي كوا سون سندتواني متونەکان لەبەر بکە سندەتوانی مەسەرەن دەرسەکانی ئامادە بکە حازر بکاتن لەسەر فەقێ دەگەڕێتەوە دەمینێتەوە مامۆستا بابزانم چەندێک هەوڵتان داوە فەقەیەکان کەمترین کات موبایل بەکاربێنن زیاتر خەریکی منهەج و خوێندنەوە بن بەخۆی حجرە قوانینی خۆی هەیە ئەمە موبایلەکانیان لێ وەردەگرینەوە لە هەفتەی ڕۆژێک مەسەرەن موبایلیان دەدەینەوە بۆی کەوا دەنا موبایلی خاصی تایبەت هەیە بە حجرەی خەتێکە ئیتر بۆ ماڵەوە تەلەفۆن دەکەن ماڵەوە تەلەفۆن دەکاتن دەنەوەکو موبایلی خۆیان ڕۆژێ هەفتەی جارێکەوادەیان دەینەوە بەڵێ ئەوەش لە پێناو ئەوەیە زیاتر ترکیزیان سە خوێندنەوە بێت لەسەر خوێندنەوە بیست ئەگەر موبایلیان لەبێ خۆزان سۆشال میدیا و ئێستا هەسەندە ئینتەرنێتۆشانە لە حجرەی مەمنوعە بەڵام هەر بای ئەوەندەی دەپڕژێنە سەرەوە گەر موبایلیان لەبێ مەشغۆڵ بن بەڵام بۆی زیاتر لەسەر لەگەر کتێبن و لەگەر مانازەکان بن و دەرسەکانی خۆیان ئامادە بکەن و لەبەریکەن چەند گرینگە دایکان باوکان خۆیان سوود لە کات وەرگێن منداڵەکانیان فێر بکەن کەمترین کات لە سوشال میدیا بەکاربێنن کاتەکانیان بە فیڕۆنەدەن نەیکوژن خەڵک ئێستا زۆری بەڕاستی سەرقاڵە بە سوسیال میدیا بە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوە زەرەرێکی یەکجار زۆری بەڕاستی لە ئەو زیلەی کە دێتن زۆر زەرەرشی زۆری لێدا لە بەرەوەی لە کتاب دوور کەوتوێتەوە و لە خوێندندا دوور کەوتوێتەوە ئەوەندەی کە مەشغوڵە بە مۆبایل و بە تۆڕە کۆمەڵایەتەکان مەشغوڵ بی بە کتاب ئینسانێکی تر و بەڕاستی و جیلێکی تر دروست دەبیتن کە ئێستا بەڕاستی زۆر گرنگە دایکان و باوکان حتا لە ماڵەوە ینی بەڕاستی بەرنامە دابنێن لە بۆ منداڵەکانن چەند مۆبایلیان دەدەنێ یان چەند لیان وەردەگرن و ئەگەر بکرێ هەر نەیان بی چاکترە بەڵام بۆنەوە ئێستا کۆنتترۆل ناکرێت و هەر دەبی هەیەیان بی بەڵام بەرنمەیان لە بۆ دابنێن چاکتر و باشتر لەوەی کەەوە بەردەوامی بەڕاهایی بیان دەنە بەردەستی و لە مارێ خەتێکی فری هەیە کە ئەوە بەڕاستی بووتە کارە ساتێک لە هەموو ماڵەکان کەسێک دەتوانێت فەقێ بێ و لە قوتابخانەشا بخوێنی بەڵێوە زەرورە لەبەرەوەی ئەوڕۆ بەڕاستی شەهادە پێویستە عسری ئێستای ئێمە ناکرێتن بەس لە حجرە بیتن هەرچەندە هەندە مامۆستا ڕێیان وایە بەس لە حجرەبی بەڵام نا ئەگەر هاتوو لە مەکتب دابی شادەکانی تری دەبی لەگەر ئاکادمیای لەگەر شان بەشاڵی مەکتب و مەسەرەن ئاعدادی و کولیە ئەوانە حلومەکانی تریش تەواو دەکاتن و چاکتر و باشترە ئەنین ئەو گوڵە جوانە ئەو فەرقەیە چەند ساڵە فەرقی چۆنی الحمد لله بەزای باشە ئەوە زۆر جوان خۆت ڕێکخستووە جەمەدانی قیتە ماشەڵڵا خۆت دەزانیان بۆ دەبەستن بخۆم دەزانم بە خۆ دەزانی یانی ئێستا کراوەکە لێ تێک دەم بە خۆ زانی چاکەوە تاکیت پورە شەرمەزارمان نەکەی تێکی دەم نا تێشی نادەم قەی ناکە بابزانم چەند دەبی بووە فەقێ تقریبا سارێک دەبی هەر بژی ئەو لۆ ینی بابرێم لۆ فەقەیاتی دەربژار والله فەقەیاتێکە باشتر بوو باش بوو حەزت لێیە ئەولا زۆرم حەز لێ بێ مامۆستایانی بۆ حەز دەکەی والله ئەدەب وشتمان جوانتر دەبی ئەیافەرین بابزانم لە حوجرا جیاوازی چییە لەگەڵ قوتابخانە چی فەرقا
لا مكتب فير درسي زانست من لا وزرش فيري عين دبي ئەی قوتابخانە جوانی ئاینی هەیە بري بس وزر زيادة فير دبي ئەفری با بزانم ئەی بە خۆت لەگەڵ خوێندنەوەیە چۆنی حيب مني والله کتێبی دەخوێنیەوە بري چ کتێبێک زۆر دەخوێنیەوە والله وزه كتابك بدخين نوا أم بخوم جانان بيغمبر زود دخين صلى الله عليه صلى الله عليه وسلم وسلم يعني ئێستا دەست پێ کردووە بري ئەفری خی گەورە سەرکەوتووتان سلام ديار دەستان خۆش بێ با بسمە لە ئەو فەقێش و با بزانم ئەتوو لەگەڵ فەقیاتی چۆنی والله الحمد لله زور باشا باشی يعني والله الحمد لله ئەمڕۆ هاتووی کتێبت کڕیوە چ کتێبەکەت کڕیوە لا كتابي بولزارو كتابي جاناي بيغمبر هەوڵ دەدەی زیاتر ئاشنای ژانی پێغەمبەری ساسەلەم ان شاء الله زۆر سۆشیال میدیا بەکاردێنی موبایل وشتیوە لا والله زور بكار ناين زۆر بەکار ناینی زيادة اسمه تفسير قرآن اوشتان یافری زیاتر خۆت بە قورآنەوە خەریک کردووە والله چەند دڵت پێ خۆشە چەند مرتاحی والله زور دل بيخوش ئێستا دیالەوەی کە قورآن دەخوێنن لەبەریشی دەکەن والله اگر قرآن كي ختم كل برشي لكن لە فەقیاتی ئێستا سەرەتا چی دەخوێنی والله كم زور قرآن دخيني بەس قورآن يا كم زور زۆر باش ئەی دەچی قوتابخانە والله ارولا دتينا قطاب قاناش پۆلی چەندی بولي عفتر لە قوتابخانەیە چۆنی والله باشا لەوەی دەست پێ دەکەمەوە سلام علیکم عليكم السلام ورحمة دەبینیم الله کتێبت لە دەستا بري لەگە کتێب خوێنەوەی کو والله الحمد لله زور باش من اخوي بزيادة بە زیاد بی الحمد لله ئێستا دەخینیەوە ڕۆژانە چەند دەخینیەوە والله روجانا كتابي هي حجري خوم يعني تايبت بخومة بل لوش مزان كل شيء عشم يعني لا كل زانست إسلامي كان قناقي توارم قۆناغی چوار بل دنيا تخرج زنبول لا كلية ئەی یاڕەبی مبارەکت بی سلامت یاڕەبی خی گەورە سەرکەوتوتان بکە سلامت. لە دنیا و لە قیامەتی إن شاء الله چەند دڵت خۆش بوو تەخەڕوجت کرد والله زور زور زۆر دڵت خۆش بوو الحمد لله لله چێ گوری لۆهینای چێ هەدیە لۆهینای والله إذا كسكار مبرم هاوري كان أنا الحمد لله خۆ کتابیان لۆ نەینای بەهادیە نالا خوزق كتب با ئەوە با بزانم دیالەوەی کە بابەت ئەو منهەجەی کە لە فەقیاتی هەیە دەیخوێنن یان ئەو منهەجەی لە کۆلێژ هەیە دەیخوێنن بله کتێبی دەرەچی چەند دەخوێنیەوە والله كتابي درش يعني أخوينا يعني ببي توانا ببي مزال تشوك إم هوك يعني فقي دو مان لبيش يعني خوين مان لبيش هم يعني كوليج هم مش حجرة إذا ببي كات يعني الشوان يعني بيشي نسنانش أخوينا ياخد يعني بيان يعني زارو بارش زۆر باش چەند گرینگە ئێمە کاتەکانی خۆمان بە فیڕۆ نەدەین لە شتی لاوەچیە سۆشیال میدیا بەکارنێنین زیاتر خەریک بن بخوێنین ینی چەندە خوێندنەوە وەرگرتنی زانیاری معریفەتی ئینسانەکان زیاتر دەکا تێگەیشتنی ئاسانتر دەکا زووتر لە بابەتەکان حاڵی دەبن ینی ئارامگرتە دەبن لە سەخۆ دەبن زمانیان پاراوتر دەبێت والله بابتي كتاب خينا بابتي زوزور يعني جرينجا چونکە کتێب خوێندنەوە لە کاتی خوێندنەوە سرت نەویەکە بەڵام لە کاتی قسەکردە سرت بەرزەکە یعنی کتێب خوێندنەوە زۆر یعنی شتێکی یعنی بە سوود و ئیستیفادەیە یعنی زۆر لەوەی یعنی بە ئیستیفادە تۆ یعنی خۆت خەریب بکەی بە سۆشیال میدیا و ئەو شتانە ئەوانە کات کوشتنە هەرە وەڵا هەمووی کات کوشتنە یعنی لە تەمەنی مەدەڕوا بەرێ چونکە خواشە فەرمێ والعصر يعني سوين بكات أخوة يعني أو كاتك إما يعني بفيرو إذن خايته على الروج قيامت اللي بيسنون على قلقة زبوه دبي إما يعني زربي كاتكاني خمان يعني بشي يعني بسود يعني بسربرين بون من لو أشتا يعني بسودان وكو يعني كتب خوين نوا بله مرۆڤ لە ڕێگای خوێندنەوە دەتوانێت معرفەتی خۆی بەرز کاتەوە زیاتر زور بالتأكيد زورش يعني كتب خوين نوا يعني أساسي زور يعني باشا لو ك إنسان يعني خوي بيبقيني سلامت بي سلامت بي لخدمتك مادام ئەتوو تەخەڕوجت کردیە و ئەو سار بابرێن تەواوت کردیا ئەمەنیش هەدیەک دەدەمێ بەس هەدیەکەی من جیاوازە لە هیوان گور و مر نییە من کتابەکە باشە ئینشاءڵڵا ئاها جا کتابی یەشێک لەو دکتۆرانەی کەوا زۆر ئیستیفادەی هەیە وەک کتێبێکی دکتۆر حوسمان هەڵەبجەیی دەکەمە دیاری بۆ بەڕێزت یاخۆ مبارەکتان بێت منیش يعني قبولم کرد
خوا سەرکەوتوو بکات. دەستان خۆش یا ڕەبی سەلامەت یا خوا. سەلامەت یا ڕەبی مادۆقەش بکەین و خوداحافیز بکەین. سەلامەت یا ڕەبی خوداحافیز. بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە سەردانیکەرانی پێشانگای نێودەوڵەتی هەولێر بوون بۆ کتێب. بێگومان هەمویان باز لە ڕۆڵ و گرنگی خوێندنەوە دەکەن. جا بۆیە پێویستە ئێمە زۆر بخوێنینەوە. کەمترین کاتمان بۆ سوۆسیال میدیا یاخود بۆ کافتریا یاخود بۆ کات کوشتن ئەو بابەتە لاوەشیان نەبێت چونکە ئەو کاتەی کەوا خی گەورە بە ئێمەی داوە دەرفەتێکە هەلێکە خی گەورە لێپرسینەوەمان لەگەڵ دەکا لەسەر ئەوەی کاتەکانمان چۆن بەڕێ کردووە و چمان ئیسفادە کردیا و سوودێکمان لێ بینیوە و چەندێک ئەو کاتانە لە خزمەتی دین و ژینی خەڵکا بووە و ئێمە نابێ لە بیری بکەین هەر شتێکمان کە ئەنجامدا دەبینیێتەکەمان بۆ ئەوە بێ کەوا ڕەزامەندی خی گەورە بەدەست بێنین. جا من ئەوەی کا دیقەتم داوە هەمیشە ئەوانەی کە سەردانی پێشەنگا دەکەن زۆربەی کتێبەی ئاینی دەکڕن یان ئەوانەی کە با بڵێم گەنجان زیاتر ڕویان لە کتێبە ئاینەکانە کە ئەمەژمای خۆشحاڵیە خی گەورە هەموو لایەکمان سەرکەوتوو بکە بزانین کاتەکانمان چۆن و لە چیدا سرف دەکەین تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێن مەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.